بەشی منداڵای نەخۆشخانەی پاڕوەک هەمیشە پێشنگ لە خزمەتکردن بە منداڵان. ئەم جارە بە هاوبەش لەگەڵ قوتابخانەی بانی بنەڕە چالاکێکی هاوبەشمان ئەنجامدا. چەند قوتابێکی قوتابخانەی بان هاتنە بەشەکەمان و چەند ڕۆڵێکی پزیشکی و نەخۆش و سەردانی نەخۆشیان بینی. پزیشکان و بەڕێوەبەری بەشی منداڵای نەخۆشخانەی پار دکتۆر محەممەد حەسەن هاوبەشیکردن لەم چالاکێدا بۆ هاوڕێتی و دڵخۆشکردنی قوتابیان نیکی ماس ئامادە بوو. لە کۆتاییدا پشکنین بۆ قوتابیان بە گشتی ئەنجامدرا. بەشی منداڵای نەخۆشخانەی پار هەمیشە خزمەت، هەمیشە دڵسۆزی داهێنان.